جێگیری بابڵێن نرخی دینارە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دیارە لە چەند ڕۆژی ڕابردوودا یاخود لە ماوەکانی ڕابردوودا دەبینین کە لە ناکاو هەندێک کات بەرزبوونەوەی نرخی دۆلار بە جۆرێکە کە چاوەڕوان نەکراوە تایبەت با هۆکارەکان واروها کاریگەریەکانی لەسەر بازاری هەرێمی کوردستان و ئەم بارودۆخە تاکەی بەردەوام دەبێت میوانداری زۆر بەڕێز هەنگاو هاشممان کردووە کە بەڕێزان ئابووری ناسن ڕاستەوخۆ لە ستودیۆی هەولێرەوە میوانن کاگەنگاو سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان دیارە هەروەک ئاگادارین کە لە هەندێک کات بە تایبەتی لە کاتی دیاری نەکرا و چاڕوان نەکرا و نرخی بابڵین دۆلار زۆر بەرز دەبێتەوە بەرامبەر بە دیناری عێراقی هۆکاری ئەمە بە شێوەیەکی گشتی بۆچی دەگەڕێنرێتەوە؟ بەڵێ سەرەتا سڵاو لە ئێوە لە بینێرە بەڕێزەکان دیارە وەک ئاشکرا لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا نرخی دۆلاری ئەمریکی لە بازاڕەکانی عێراق بەرامبەر بە دیناری عێراقی بەرزبوونەوەیەکی بەرچاوی بەخۆیەوە بینی لە ڕاستیدا دەکرێت بڵین لە ماوەی ڕابردوودا بە بەردەوامی بەرزبوونەوەی نرخی دۆلار و ناجێگیری نرخی دۆلار پەیوەندیەکی نییە بە دۆخی ئابووری یاخود دارایی عێراقەوە چونکە دۆخی دارایی عێراق لە ئێستادا لە دۆخێکی باشدایە و بڕی هێدەکی عێراق لە دراوی بیانی بە تایبەت دۆلار 115 ملیارد دۆلارە ئەمە لەلایەک بەڵام هۆکارەکەی چێ هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ هۆکاری سیاسی و ئەو فشارانەی کە بانکی ناوەندی ئەمریکا دەیخاتە سەر بانکی ناوەندی عێراق و حکوومەتی عێراقی بۆی کە بە شێوەیەک دۆلارەکانی خۆی بخاتە ڕوو نەگاتە دەستی وڵاتانی دراوسێ بە تایبەتی ئەو وڵاتانەی کە لەلایەن ئەمریکاوە سزا دراون بۆیە لە ئێستادا ئەم دۆلارانەی کە لە ئەمریکاوە دێن سنووردار کراون ئەمە لە ماوەی ڕابردوودا بەڵام ئەگەر بین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بۆچی نرخی دۆلار بەرز بووە لە ڕاستیدا ئەمە گەڕایەوە بۆ بوونی چەند دەنگۆیەک یەکێک لەوانش کە ئەوەیە یەکێک لە بەرپرسانی بانکی ناوەندی لە با بڵێن دیمانەیەکیدا لەگەڵ ڕۆیتەرزدا ئاماژەی بۆ کردبوو لە سەرەتای ساڵی داهاتووە مامەڵەی ناوخۆیی هەم دەبێتە دراوی ناوخۆیی و هەمیش ئەو هاوڵاتیانەی کە پارەکانیان بە دۆلار لە بانکداناوە بە دینار ڕایدەچێشن ئەمە بووە هۆی ئەوەی کە هەم لە بازاڕەکاندا نرخی دۆلار بەرز بێتەوە و هەم ئەو هاوڵاتیانەی کە پارەکانیان بە دۆلار لە بانکەکان داناوە بە تایبەتی لە شارەکانی خوار و ناوەڕاستی عێراق هەمویان بە لێشا و ڕووبکەنە بانکەکان و با بڵێن ئامێرەکانی ATM کە فشارێکی یەکجار زۆر خراسەرە ئەم ئامێرانە و بەشێکی زۆریشیان ناتوانانی دۆلارەکانی خۆیان ڕابچێشنەوە بەهۆی ئەوەی کە بانکەکان ئاماژەیان بەوە کرد لە ئێستادا ئەو پارە نەختینەیان نییە کە لە سەریەک هەمووی بدەنە هاوڵاتیان ئەمە وای کرد زۆرێک لە شڵژان لە با بڵێن بازاڕەکانی عێراق لە ڕووی دۆلارەوە دروست ببێت و لەلایەکی دیکەشەوە عێراق هەم لە ماوەی ڕابردوودا بووە بە بازاڕێک بۆ پڕکردنەوەی خواستی بەشێک لە دۆلاری وڵاتانی دراوسێ لە ئێستاشدا بانکی ناوەندی دەیەوێت ئەمە سنووردار بکات و چەند ڕێکارێکی دیکەی نوێژ بگرێتە بەر بۆی لە ساڵی داهاتوو جێبەجێیان بکات ئەمانە هەموو هۆکارگەلێک بوونا کە نرخی دۆلار لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا بەرز بێتەوە ئەجینا ڕاستە خۆی لە خۆیدا ئەو خستنە ڕۆی بانکی ناوەندی دەیخاتە ڕوو ڕۆژانە کەمە و بە پێی خواستی بە تایبەت دۆلاری کاش بە پێی خواستی بازار نییە بەڵام هەر لەم مانگەدا ڕۆژ هەبووە بانکی ناوەندی تەنها 9 ملیۆن دۆلاری کاشە خستۆتە ڕوو بەڵام نرخی دۆلاریش نەگەیشتوتەوە ئاستە بۆیە بوونی ئەو دەنگۆیانەی چەند ڕۆژی ڕابردوو کاریگەری یەکجار زۆری هەبوو لەسەر بەرزبوونەوەی نرخی دۆلار باشە کاگاشم هەڵبەتەوە ئاگادارین لەگەڵ بوونی ئەم دەنگۆیانە بانکی ناوەندی عێراقیش چەند ڕێنماییەکی بڵاو کردوێتەوە هاوکات چەند بەرچاوڕوونیەکی تایبەت بەو بابەتانە بڵاو کردوێتەوە ئەمانە سیرەکەین کاریگەریەکەی بەو شێوەیە کە پێویستە لەسەر بەهای یاخود بەرزبوونەوەی بەهای دینار نرخی دینار هەبێت بەو شێوەیە نەبوو بەگشتی دەکرێت بڵێ ڕێکارەکانی بانکی ناوەندی بۆ ئەم ناوجێگیریە هۆکارێکی سەرەکیە؟ بەڕاستی ڕاستە لە دوای هەم دیمانەکەی ئەو بەرپرسی بانکی ناوەندی ڕوونکردنەوەیدا کە بە هیچ شێوەیەک ئەو هاوڵاتیانەی کە پارەکانیان بە دۆلار لە بانکەکان داناوە هەروەکو خۆی دەتوان دۆلار ڕابچێشنەوە و ئاماژەی بەوەشدا کە مامەڵە
لەگەڵ مامەڵەی ناوخۆی یاخود لەگەڵ وڵاتانی دراوسێ بە دراوی ئەو وڵاتانە دەبێت نەوەکو ئەوەی کە بە تەواوەتی دۆلار بچێشێتەوە لە بازاڕەکاندا. بەڵام لە ماوەی ڕابردوو کە بانکی ناوەندی چەند ڕێکارێکی گرتوۆتە بەر بەشێکی نەتواندرا جێبەجێ بکرێت، بەشێکی با بڵین بە تەواوەتی جێبەجێ نەکرا. ئەمە بوو هۆی ئەوەی کە هاوڵاتیان متمانیان لە ئێستادا بە هەم ڕێکارەکانی بانکی ناوەندی و هەم بە بڕیارەکانی بانکی ناوەندی کەم ببێتەوە و هەم لە بازاڕیش شڵەژانێک دروست بکە و هەم لە لایەکی دیکەشەوە بانکی ناوەندی لە ئێستادا کەوتوتە شەڕێکی ڕاگەاندن لەگەڵ ئەوانەی کە با بڵین دەیانێت دۆخی بازاری دۆلار بشڵەژێن لە بازارەکانی عێراقدا و دژی ئەو ڕێکارانەی بانکی ناوەندین کە دەیگرێتە بەر لە عێراقدا. باشە کاک هاشم، هەڵبەتە با بڵێن بارودۆخەکە لە ئێستادا بەم شێوەیە و لەگەڵ ئەوەشدا ڕێنمایی بانکی ناوەندی هەیە. یەکێک لە ڕێکارەکانەوەی کە لە ساڵی داهاتوودا زیاتر لە ناوخۆی عێراق و بۆ ئەو پرۆژانەی کە بوونیان هەیە مامەڵە بە دینارەوە بکرێت. ئەمە چارەسەری گرفتەکە دەکات؟ ئەمە بەشێکی دەتوانین بڵێن بچووکی چارەسەری دۆخەکەیە. بەشێکی تری پلانەکەی بانکی ناوەندی ئەوەیە کە لەگەڵ وڵاتانی دراوسێ بە تایبەتی ئەوانەی کە شتومەک و کاڵا هاوردەی عێراق دەکەن بە دراوی ناوخۆی ئەو وڵاتانە مامەڵە بکرێتنەوەکو بە دۆلار. ئەمەش بۆیە زیاتر ڕێگری لە چوونە دەرەوەی دۆلارەکانی عێراق بکرێت. بەڵام لە ڕاستیدا ئەگەر بێت و باز لەوە بکەین ئایا دۆخی چارەسەری بە تەواوی دۆلار دەکات لە عێراق و نرخەکەی جێگیر دەکات، بە دڵنیاییەوە نەخێر، بەڵکو ئەمە پێویستی بە دەستێکی گەورەتر و دەستێکی باشتری یارمەتی بانکی ناوەندی هەیە. ئەوش لە ڕێگەی حکوومەتی عێراقەوە دەکرێت بە تونند و تۆڵکردنی سنوورەکانی، چونکە تاوەکو ئێستاوەکوی ئاماژەی پێدەکرێت دۆلارەکان بە شێوازی کاش و بە شێوازی قاچاق تاوەکو ئێستا دەبردرێنە دەرەوە بۆ وڵاتانی دراوسێی عێراق و لە عێراقەوە دەڕواتە دەرەوە. بۆیە ئەمە بەشیشی کەمی چارەسەری دۆخەکە دەکات. باشە کاگاش، مەڵبەتە دەبیندرێت کە ئەم کاریگەریانی بەرزی و نزمی بەهای دینار، نرخی دینار بەرامبەر بە دۆلاری ئەمریکی لە ئێستادا کاریگەری دەبێت. دەبڵێ ئەم کاریگەریە کاریگەریەکی درێژخایەنتر دەبێت؟ دۆخی دۆلار دەتوانین بڵین تا ماوەیەکی دیکەش بەم شێوەیە بەرز و نزمیەک بەخۆیەوە و نازیێگیریەک بەخۆیەوە دەبینێت. بەڵام دەکرێت بڵێن ئەم دۆخە بەردەوامی نابێت، بەڵکو لەگەڵ جێبەجێکردنی ڕێکارەکان و بەردەوامی ڕێکارەکانی بانکی ناوەندی دۆخەکە ئاسایی دەبێتەوە و ئەم مەترسیە گەورەیە نییە لەسەر دراوی دیناری عێراقی تاوەکو بڵین مەترسێکی گەورەی لەسرە یاخود دەگاتە سەروی 200,000 دینار و ئەم جۆرە بابەتانە. ڕەنگە بە شێوازێک لە شێوازەکان تا ماوەیەکی دیاریکرا و بەرزبوونەوەیەکی دیکەش بخۆی بینێت، بەڵام لە نوێترین لێدوانیشیدا لە نوێترین جەختکردنەوەشیدا بانکی ناوەندی جەختی لەوە کردوتەوە کە بە هیچ زۆرێک ناهێڵن با بڵێن نرخی دۆلاری ئەمریکی بگاتە 170,000 دینار. ئەمە قسەی بانکی ناوەندی خۆیەتی. وەرێک لە جۆرەکان ئەم با بڵێن بەرزی و نزمیە لە نرخی دینار بەرامبەر بە دۆلاردا بە شێوەیەکی هیچی کاریگەری لەسەر ئابووری عێراق و هەرێمی کوردستانیش دروست کردووە. دیارترین ئەو کاریگەریانەی کە لەم ناجێگیریەدا بوونیان هەیە کام کاریگەریانن کە بە دیاریکراوی دیارە بە ئابووری عێراق و هەرێمی کوردستانەوە؟ بە دڵنیاییەوە بەرزبوونەوەی نرخی دۆلار کاریگەری یەکجار گەورە بەجێ دەهێڵێت لەسەر دۆخی ئابووری عێراق، چونکە عێراق خۆی وڵاتێکی بەکارهێنەرە و ئەو کاڵایانەی کە هاوردەی دەکات بۆ وڵاتەکەی خۆی هەمووی لە ڕێگەی دۆلارەوەیە. لە بچووکترین شتەوە مامەڵەکان بە دۆلارە لە عێراقدا تاوەکو گەورەترین شت. یعنی ئەم دۆخە بە تایبەتی لە هەرێمی کوردستان زۆر زیاترە. لە هەرێمی کوردستان با بڵێن کڕینی ئۆتۆمبیل و خان و بەرەو زەوی زاری شەر بە دۆلارە لە کاتێکدا ئەمە لە خوارو ناوەڕاستی عێراق تا ڕادەیەک باشترە چونکە بە دیناری عێراقیە. بۆیە بە دڵنیاییەوە بەرزبوونەوەی نرخی دۆلار کاریگەری گەورەی دەبێت لەسەر دۆخی ئابووری عێراق و لەسەر دۆخی ژیانی هاوڵاتیان و هەر بەرزبوونەوەیەکیش کاریگەری دەبێت لەسەر داهاتی تاک، چونکە داهاتی تاک لە عێراقدا بە دینارە و کڕینی کەلوپەل و شتومەکەکانیش
نرخی دۆلار تەحەکومی پێوە دەکاتن. بەڵێ زۆر سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ هەنگاواشم ئابووری ناس کراستە خۆ لە ستودی هەولێرەوە لەگەڵمان بوویت و بار سپاس بۆ بەڕێستن.